هەموو هاتوچۆیەک باشە چکە هیچ نەبێت لە 100 نقطەیە لە نقطەیەکە تۆزێک نزیکە بیتەوە یعنی هەموو هاتوچۆیەک باشە بەڵام من بۆ خۆم وەکو شاڵا و ڕێی خۆم ئەمە هیچی لێشی نابێ و ئەسبابیشم هەیە بەڕێی من پارتی بەناردنی ئەو شخصیەتە دکتۆر فؤاد مەبەست دکتۆر فؤاد وەکو شخصی دکتۆر فؤاد نا وەکو پۆستەکەی بەناردنی ئەوە مەجموعەیەک ماسجی ناردووە وەکو بەڕای من گۆڕان بە تایبەتی لە ئەدەبیاتیشیانە و خەڵکێکی زۆریش وڵا لەوانەیە بەشێکیش لە خەڵکی ئێمەش ئەیناشت بڵێ مەسعود بارزانی سەرۆکی ماوە بەسەرچوو ئێکە تۆ ماوەی بەسەرچووە چۆن ئیستقبالی مدیر عامەکەیەکی مدیری دیوانەکەیەکی بۆ مفاوەزاتێکی وە دوایی قەزیەکە قەزیەت تۆ قەزەیەکی ترت نییە لەگەڵ سەرۆکایەتی هەرێمە قەزیەکەی تۆ سەرۆکایەتی هەرێم حکومەتی هین نەکردووە دەسەڵاتێک لە پشت سەرۆکایەتی هەرێمەوە کە پێ پارتی دموکراتی کوردستان ئەوان وەزیرەکانیان نا بەڵام منتقی بەرزانی لەمەدا وازەحە یعنی ئەو بە منتقی سەرۆکی هەرێم و خۆی ئەو بە منتقی ئەوە بەڵام ئیشارەتەکانی کە تۆ من بوومایە لە زیاتی برادران فؤاد حوسێن مەدید چکە پیاوێکی بەڕێزە بەڵام بەڕەسمی نەمەدید بەڕەسمی نەمەدید دعوت مەکرد بۆ نادی تەلار لەوێ دانیشتین قسەمانە کرد بەڵام بەڕەسمی و دانیشتن لەگەڵی بەڕەسمی نەمەدید چکە جدیەتی عملیاتەکە اعترافیتە ئەخ جدیەتی عملیاتەکە تۆ بیری لێ بکەرەوە اعترافیتە بۆ نمونە شەرعیەت و بەڵێ شەرعیەتدان بە پۆستی سەرۆکایەتی هەرێم دواییش بە سەراحەت پێت بڵێم ئەمە نەنجیە ئەگە با کاک مەسعود بۆ خۆی نایە عیبە لە سیاسەتە شتێک هەیە بڕی وڵاهی ئەمە وەکو عشار عیبە من تەنازلە بۆچی خۆی نایەن من بپرسە لە خۆیان بپرسە باشە وەکو خۆی نایە قەیناک برازاکەی کە جێگرێتی و سەرۆکی حکومەتیشە بۆ ئەو نانێرێ و هەمووشیان نەزانن کاکنشوان شەزانێ ئەو دەسەڵاتی زیاترە لە فؤاد حوسێن هەر هیچ نەبێ کوڕەکەی خۆی بۆ نانێرێ کە مەسئولی یەکێکە لە مؤسسە هەرە گەورەکانی ئەم حکومەتەیە یان کە ئەمانیش نانێرێ کاک فازل بۆ نانێرێ کە مەسئولی مەکتەبی سیاسی پارتیە ڕسمیتر واضحتر باشە و ئەشتوانی لەو کۆبوونەوانەیە بۆ خۆیان هەندێکیان سڵاحیەتیشان هەیە کە هەندێک ڕێی بدەن بەڵام فؤاد حوسێن بۆ هەموو کەلیمەیەک ئەبێ جارێکیکە بگەڕێتەوە بڕاتەوە بکەێت باشە تەفسیرێکی تر هەڵناگرێت کە بارزانی ویستە بێتی خەڵکێک نەنێرێ کە بارگاوی بێ یعنی پۆستی حیزبی هەبێ پۆستی حیزبی هەبێ لەناو پارتیدا بۆ مەسجەکەی پەیامەکەی باشتر ئەوە یەکێکە لە سەبەبەکان ئەوە بە جەماوەری خۆیڵێ من نیم تەنازلم نەکردەوە یەک پارتی بنە ناردۆ بەلایەن چکە کاک فؤاد زۆر سەغڵەتی تریە بەڵێ کاک فؤاد زۆر سەغڵەت بکەی لەوانەیە بڵێ زۆر بڵێ من پارتی ئەندامێکی پارتیم لەوانەیە بڵێ بێلایەنیشم ها بۆ ئاگاداری احتیمالیشە بێلایەن بێ فؤاد حوسێن بەڵام یعنی زۆر سەغڵەتی بکەی لەوانەیە بتوانێت بڵێ بێلایەنم بەڵام کە بەیانی فازڵ متنی هات ناتوانێت بڵێ من بێلایەنم بەیانی نێچیروان بارزانی هات ناتوانێت بڵێ من بێلایەنم مەسعود بارزانی هات ناتوانێت بڵێ بێلایەنم یعنی دوایی تەنازل بوون لە پرسی میلەت تەنازلە من بێم سەردانی هینەکانم حتا نەیارەکانم بکەم تەنازل نییە و من قەناعەتم وایە لە هەندێک جار خەڵکەڵێ وڵا خوا خەڵکی خۆشەوەیە ئەجنا کاک مەسعود ئەیتوانی ببێتە دوای نەخۆشکەوتنی مام جەلال بە هەندێک مواقف ئەیتوانی ببێتە بووە زەعیمی ئەو حەدی کوردستانی عێراقم مەبەستە بەلای کەمەوە بۆ خۆی بەهاتایە بچێت لای کاک نوشیروان و دەستی دکتۆر محەممەد و یوسف محەممەد و دەستی وەزیرەکانی بگرتایە و بیبرتایەوە ئەوێ بزانە جەماوەر و خەڵک چی بۆ کرد چۆن حسابی بۆ کرد چۆن باسیە کردن لەبەر ئەوە سیاسەتەکەشمان لە عقلێتێکی هەر عینەن شت عقلێتی باکراوندی شێوەی بیرکردنەوەی مجتەمەعی ئێمەیە من پێ دەڵێم